پشتی کل ڕۆژە شەمبووابووریش لای میری ئێزدیا و هەندێک کەسایەتین ئێزدیا بە لە جێ بابەشقی قەدەم بە گوهاستی بابەشەخەک هات هەلبژاردن و ئەڤ یەکەش بوو هۆکار کو بەشێک ژێ ئێزدیان دڵگران بن و دخوازن دە هەلبژاردنا بابەشەخدا ڕەزامەندیا تەڤە ئێزدیا بێتەوە وەرگرتن. بابێشێخ اختیارێ مەرگەی جیهەکی پیرۆزە ناوە ئێزدیا بابێ ڕوحی ئێزدیانە دڤیا عنی گەلوان کۆمبوونە بەرفەرهاوان بێنەکردن بۆ دانانە بابێشێخ هەنەت چەند سەعاتەکەدا چەند ڕۆژەکەدا بریاردا زانکە دۆکێ هەموو کۆم بن و بابێشێخێکی دەستنیشان بکەن دڤیا عنی کۆمبوونن بەرفەرهاوان هاتبانەکردن ینی جوات ناف جواتا ئێزدیدا ینی گەل شەبابێن ئێزدیا گەل مسەقفێن ئێزدیا گەل تێگەشتێن ئێزدیا ینی گەل هەمووە دانوستانی کرد. وەک نەڕازی بوون کەسایەتین ئۆلی و جڤاکیان شنگال کۆم بن و بەیان نامەیەک دەرێخستن و هەروەسا ڕۆناکبیر و چالاکبانên ئێزدیا لە وڵاتی و دەربەی وڵاتی ئیمزا کۆمکردن و دخوازن ئەو بڕیارە تاکلایانە میرە ئێزدیا نەهێتە جێبەجێکردن. ئێزدی ئیرۆکە گەشتنەوەی ڕادێک و ئیمزایە کۆمکەن بۆ وێ چەندێک و ئەو ڕێوڕسمێن و ڕۆژە چارشەمبێک و سبەی لە پرزگا لە ئالش بێنە گێران بێنە سەکناندن و هەتا بڕەزەمەندیە تەڤایە ئێزدیان بێتەکردن بڕەزەمەندیە مەزنە شنگارێ ڕئیس عەشیرە شنگارێ بژین دەشتا مووسێل دوێت ئالی دۆکی ینی پێتیڤێ ئیرۆکە ئێزدی هەموو لە سەروی بابەتی ڕابنە سەرخۆ داکۆ بابەتێکی گەلێکی گرنگە بەڵکو ئەوە نە پۆستێکی حزبیە نە پۆستێکی ئیداریە بە پۆستێکی ئاینیە پێتیڤێ ئێزدی ئەوی پۆستی پڕکەن. قاسم شەشۆژی وەک کەسایەتیەکە دیارە ئێزدیال شنگال دەگرتە ڤیدیۆیەکێدا هەلویستێ خۆ و کەسایەتیان شنگالدا دیارکردن. قەتە بابێ شەبی لەن بابێ شێخ جێکی مەقەدسە بابێ جێ شێخ جێ هەرێ مەزنە ڕاستەبێتە لێب سیاست مالا میرەمێ بۆ ئەم ڕئیس ڕۆحانینە ڕئیس ڕۆحانی بابێ شێخە ڕئیسێ ئێدینی بابێ شێخە ئێبسەدا شرع و شراوەتێت ئێزدیا پێکتینێ و مڵەتێ ئێزدی سلحت کاوت گەینەیەک ئەو بابێ شێخە مالا میرە تجارەیەک نەگادەیەک و دێ مەڕێزی احترامش وەژرایە بەس خودە نەتم میری خودە نەمە باحترافی میریاتیات تەتکین. دئۆلا ئێزدیادا ژ و هەلبژاردنا بابەشێخ بابێ ڕۆحی و مەزنترین پلا ئاینیە ئێزدیایە پێویە هەموو ئێزدیل سەر ڕازی بن و بڕیارە سەر بدەن. شێوانخەدە کورسان نیوز شێخان.